بەخوا بچێتەوە $100 ببێ بە ملیۆنێکیش و تاڵەما بەم مەسارە بڕۆین ئێمە ئەو قەیرانە هەر بەردەوامە بێ. لێدوانێکی وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە ئەگەری بەرزبوونەوەی نرخینەوت و بەردەوامبوونی قەیرانی دارایی کاردانەوەی زۆری لێکەوتەوە و کارگەیشتە ئەوەی بەهۆی ئەو لێدوانەوە داوای یاسایی لەسەر تۆمار بکرێت و بە هەدەردانی سامانی گشتی تۆمەتبار بکرێت. وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم ئاماژەی بەوەدا گەر ئابووری هەرێم لەسەر ئەم ڕیتمەی ئێستای بەردەوام بێت نرخی بەرمیلێک نەوت $100 تێپەڕێنێت ئەوە قەیرانی دارایی هەر بەردەوام دەبێت وەک ئاماژەیەک بە نەبوونی ئابووریەکی بەهێز و سیستەمێکی پتەوی ئابووری لە هەرێمدا. بەشێک لە هاوڵاتیانی هەرێم ڕەخنەیان لەم لێدوانی وەزیری سامانە سروشتیەکان گرت و ئاماژەیان بەوە کرد کە پێچەوانەی لێدوانەکانی ساڵانی ڕابردوویەتی هەروەها پێچەوانەی لێدوانی سەرۆکی حکوومەت بوو کە وتبووی لەگەڵ بەرزبوونەوەی نرخینەوتدا پاشەکەوتی موچان نامێنێت. بەڵام بەشێکی تر لە هاوڵاتیانی هەرێم پشتگیری لێدوانەکەی ئاشتی هەورامیان کردو پێیان وایە گەر هیچ لێدوانێکی تری ڕاست نەبوو بێت ئەم لێدوانەی لەجێی خۆیدا بووە چونکە کێشەکانی ئابووری هەرێم بە بەرزبوونەوەی نرخی نەوت چارەسەر نابێت. ئەو 20 ملیارە ئێمە سوتاندومانە فعلەن سوتاندومانە چکە گازوایل بووە ئەمە بووە دەعم بووە سوتاندومانە $1 نەگەڕانەوە بە حکوومەت. ئەوانەی پشتیوانی لە لێدوانەکانی ئاشتی هەورامی دەکەن دوو پاساویان هەیە بۆ قسەکانی. یەکەم هێز و لایەنەکانی هەرێمی کوردستان لە ماوەی ساڵانی ڕابردوودا بۆ ململانێ و کۆکردنەوەی دەنگ سێ لەسەر چواری هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان کردووە بە موچەخۆر و ئەمەش کاریگەری لەسەر کشت و کاڵ و پیشەسازی و بەرهەمێنان دروست کردووە و ئابووری هەرێمی کوردستانیان لە ئابووریەکی بەرهەمێنەرەوە کردووە بە ئابووریەکی بەرخۆر. ئەمەش هێزە سیاسیەکان و بەرپرسانی حکوومەتی هەرێم لێی بەرپرسیارن و هەڵەی دەیان ساڵی ڕابردووە و هیچ پەیوەندێکی بە ئاشتی هەورامیەوە نییە. دووەم گەر ئاشتی هەورامی تۆمەتبار دەکرێت بە هەدەردانی سامانی گشتی هەرێم ئەوە بۆ خۆی نەیکردووە بەڵکو پێی کراوە چونکە ئەنجومەنی باڵای نەوت و گاز تەنها ئاشتی هەورامی نییە و پێک دێن لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری پلاندانان و وەزیری سامانە سروشتیەکان. بەم پێش پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی باڵی زۆرینەی مەکتەبی سیاسی ئاگاداری دۆسەی نەوتن و لێی بەرپرسیارن نەک تەنها ئاشتی هەورامی. بەشێک لە هاوڵاتیانیش پێیان وایە کە تۆمەتبارکردنی ئاشتی هەورامی و سیرکردنی وەک بەرپرسیاری یەکەمی کێشەکانی ئابووری و بە هەدەردانی سامانی گشتی قوتارکردنی تۆمەتبارە سەرەکیەکانە لە لێپرسینەوە کە خۆی لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا دەبینێتەوە.